لە هەرچێک بینەر و بیسەرمانن سڵاوتان لەبێت خۆشحاڵ و بەختۆرین لەم هەفتەیەشدا گەشتینەوە خزمەتێوە بۆ پێشکەشکردنی زار و زانیاری وەک دەزانن زار و زانیاری گۆشەیەکی هەفتانەیە کە پڕە لە بابەتی جۆرا و جۆر هەواڵی سەیر و سەمەرە هونەری تەکنەلۆژیا هیوادارم ئەم هەفتەیەش بتوان با بەڕگە و بابەتەکانمان سوود بەوە یازدوو خۆشەویست بکەین. بەڕێزانم لە یەکەم هەواڵ کە تایبەتە بە خانمان باس لەوە دەکات کە هەموو خانمێک ئارزووی پێستێکی جوان و درەوشاوە دەکات، بەڵام ڕەنگە پێستیان بەو شێوەیە نەبێت کە خۆیان ئارزووی دەکەن و پێستیان ماندوو و شک بێت، بە تایبەتی لە وەرزی پاییزدا کە بەشێکی زۆری خانمان گلەی لە پێستەکەن دەستەکانیان یاخود پێستی دەموچاویان و شک ئەبێتەوە یاخود بەو شێوە نییە کە خۆیان حەزی دەکەن. بۆیە دەرکەوتنێکی ناتەندروستی هەیە و هەست بەوە دەکات کە هێڵەکانی ڕوخساری دەردەکەون. با بزانین هۆکارەکانی ماندوێتی پێست چییە؟ لە خاڵ یەکەم جەستە تووشک بۆتەوە کە بەو هۆیەوە پێستیشت تووشک بۆتەوە و دەرکەوتنی پێستت بەو شێوێنێ کە خۆت ئارزووی دەکەیت. دووەم، پێستت خاوین ناکەیتەوە سکرابی بۆ ناکەیت، ئەمە شوا دەکات خانە مردوەکان لەسەر پێست کەڵەکە بن و پێستت تووشک بێتەوە. هەروەها لە بیری دەکێت کە شەیداری بکەیتەوە و کرێم بە تایبەت بۆ جۆری پێستی خۆت کە وشکە بەکاربێنیت، کرێمی شەیدارکەرەوەی پێست ئەبێ بەکاربێنیت. فشارێکی زۆری دەرونیت هەیە بە بەردەوامی زۆرجار فشارە دەرونی وات لێ دەکات ئەگەر بێت و ڕۆژێک فشاری دەرونیت لەسەر بێت و تووشی هەموو ناخۆشێک بی هەر لە ماوەی چەند کاتژمێرێکدا پێستت وشکی و ماندووبوونی پێوە بەدیار دەکەوێت. خاڵی پێنجەم، سیستەمی خەوت ڕێک نییە. پێویستە بۆ ئەوەی پێستت جوان بێت ئامانجت ئەوە بێت کە هەشت کاتژمێر بخەویت بۆ ئەوەی پێستێکی باش دەبێت. هەروە ژینگەی چواردەورت کاریگەری لەسەر پێستت هەیە. ئەو کەسانەی ژینگەکەیان بای هەیە شەی کەمە و تیشکی UV ڕاستەوخۆ بەریان دەکەوێت پێستیان وشک دەبێتەوە و دەکرێت ئەمە هۆکارێک بێت بۆ ئەوەی پەڵەش لەسەر دەم و چاو دروست بێت. جگەرە کێشان کە ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کۆلاژینی پێستت تێک بشکێت. هەروە زیادە ڕەوی دەکەیت لە کردنی ماکیاژ، بە تایبەت ئەو ماکیاژانەی فول کەڤەرن، کۆمەڵی کرێم هەیە کە فول کەڤەرە و بۆ ئەوەی دەموچاوت ئەو پەڵانەی لەسەرێتی بەکاری دێنی کەچی کاریگەری دەبێت لەسەر وشک بوونەوە و دەرکەوتنی پەڵە لەسەر پێستت. خاڵی نوێم و کۆتایی سیستەمی خۆراکت تەندروست نییە. پێویستە گرنگی بە خواردنی ڤیتامین دی و مادە کانزاییەکان بدەیت. وەرزی سەرماوسۆڵە، وەرزی شێلمە و کوڵەکەی زەرد و شیرین و پاقلە و ئەم جۆرە خواردنانەیە. ئێمە لێرە باس لە کوڵەکەی زەردی یاخود شیرین دەکەن کە یەکێکە لە خۆراکە سوود بەخشەکان بە ڕێژەی 90 ئاوی تێدایە، نیشاستە و شەکر بە ڕێژەی 6.5 و پرۆتینی تێدایە و زەیتیشی تێدایە و مادەیەکی لینجی تێدایە و هەروە ئاسن و کالیسۆم و ڤیتامین ئەی تێدایە. با بزانین سوود و گرنگی بەکارهێنانی کوڵەکەی زەرد بۆ تەندروستی مرۆڤ چییە؟ یەکەم سوودیەوەی کە بە سوودە بۆ برینی گەدە و هەوکردنی ڕیخۆڵە و قۆڵۆن. دوام، چالاکی جیگەر زیاد دەکات، بەرگری لە زەردووی دەکات. هەروەها بە سوودە بۆ سەرێشە و شەقیقە، بە تایبەتی زۆری فشاری دەرونی هێمنکەرەوەیەکی باشە بۆ پشێوی دەرونی. میزکردن زیاد دەکات، واتە میزهێنەرە و هاوکاری توانەوەی بەردە و زیادەکردنی چالاکی پاڵاوتن لە گورچیلە و بۆ هەوکردنی گورچیلە زۆر بەسۆدەوە توانەی بەردی گورچیلیان دەتوانن بیخۆن، سوودێکی زۆری دەبێت. هەروەها پلەی گەرمی جەستەدا دەبەزێنێ و تێنوێتی دەشکێنێت. پووک بەهێز دەکات و ژانی ددا ناهێڵێت و لای دەبات. هەروەها ڕەوانکەرێکی باشە، بە سوودە بۆ قەبزی، بەیانیان بیخۆیت لە سەرزگی برسی لەگەڵ یەک کەوچکی زەڵاتە زەیتی زەیتون. سوودی هەشتەمی تۆی کوڵەکە بە سوودە و چارەسەرە بۆ کرمی شریتی، هەروەها بە سوودە بۆ نەخۆشیەکانی گورچیلە و پرۆستات و قۆڵۆن. بۆ گەشەی منداڵ بە سوودە پارچەیەک کوڵەکە تێکەڵ بکرێت لەگەڵ یەک کەوچکی زەڵاتە لە هەنگوینی ئەسلی بدرێت بە منداڵ ڕۆژانە یەک ژەم پێش نان خواردن وەک تریتە ئامادەی بکە و کەمێک هەنگوینی تێ بکرێت تا 2 مانگ بەردەوام بدرێت با منداڵدا. هەروەها خڕۆکەسپیەکانی خوێن زیاد دەکات کە بەرپرسە لە کوشتنی بەکتریا و ڤایرۆسەکان، مادەکانی ناو ئەو کوڵەکەی یارمەتی کارکردنی خڕۆکەسپیەکانی خوێن دەدات. هەروەها وکردن کەم دەکاتەوە و بەرگری بەهێز دەکات. کوڵەکە ڤیتامین ئەی تێدایە، دەتوانرێت وەک چارەسەرێک بۆ وشکی چاو بەکاربهێنرێت، هەروەها بیلبیلەی چاو دەپارێزێت. ڕێژەی پۆتاسیۆم لە هەردەفرێکی بچووک لەو کوڵەکەیەدا
582 میلیگرامە کە یارمەتی بۆ ڕیەکانی خوێن دەدات. هەروەها هاوسەنگی پەستانی خوێن ڕادەگرێت. چەندە مادەیەکی تر لە پێکاتای کوڵەکەدا هەیە وەک کالیسیۆم، مەنگەنیز کە یارمەتیدەرێکی باشی بەهێزکردنی ئێسکن. هەروەها ڕیشاڵی تێدایە کە یارمەتیدەرێکی باشە بۆ کردداری هەرسکردن. هاوسەنگی شەکر لە خوێندا ڕادەگرێت، ئەمەش دەبێتە هۆکار بۆ ڕێگریکردن لە توشبوون بە نەخۆشی شەکرە. هەرچەندە توێژینەوەکان ئاوسانی زیک بە کەمی ڤیتامین دی دەبەستنەوە کەمن، بەڵام هەندێک بەڵگە هەیە کە کەمی ئاستی ڤیتامین دی پەیوەندی بە هەندێک لەو تێکچوانە و هەرسەوە هەبێت کە ئاوسانی زیک نیشانەیەتی. بە جۆرەی ماڵپەڕی سەد ئۆنلاین، ڤیتامین دی یەکێکە لەو ڤیتامینە گرنگانەی کە کەمیە و ڤیتامینە زۆر کێشەی لێ دەکەوێتەوە. لەم دوایانەشدا پەیوەندیەک لە نێوان کەمی ڤیتامین دی و هەناسە بڕکێشدا دۆزراوەتەوە. ئاوسانی گەدە بە هۆکاری جیاجیا دروست دەبێت و دەکرێت نیشانەی نەخۆشێکی بنەڕەتی بێت. هەندێک کەس پێیان وایە کە ئاوسانی زیک ڕەنگە پەیوەندی بە کەمی ڤیتامین دیەوە هەبێت، بەڵام لە هەندێک حاڵەتدا ئاوسانی زیک ڕەنگە بەهۆی حاڵەتێکی بنەڕەتی جددیترەوە بێت. بۆیە ئەگەر تووشی ئاوسانی بەردەوام یان نیشانەکانی تر بوویت، گرنگە سەردانی پزیشکی چاودێری تەندروستی بکەیت. دکتۆر ئەشوین پزیشکی پسپۆڕی گەدە و ڕیخۆڵە ڕوون دەکاتەوە بەڵاوبوونەوەی کەمی ڤیتامین دی لە ناخۆشیەکانی هەوکردنی ڕیخۆڵەدا لە توێژینەوە جیاوازەکاندا جیاوازە، بەڵام وا دیارە لانی کەم لە هەندێک لێکۆڵینەوەدا 160 بۆ 170 ئەو کەسانەی تووشی هەوکردنی ڕیخۆڵیان هەیە پێویستیان بە ڤیتامین دیە. جگەلەوەش ئەنجامی تاقیکردنەوەیەکی کۆنتڕۆڵکراوی هەڕەمەکی لە ساڵی 2016دا دەریخست کە باشتربوونی بەرچاو لە نیشانەکانی ئەو کەسانی کە نەخۆشی ڕیخۆڵە تووڕە یان هەیە یاخود IBS دوای زیادکردنی وەرگرتنی ڤیتامین دی هەبووە. نەخۆشی ڕیخۆڵە تووڕە نەخۆشیەکی باوی گەدە و ڕیخۆڵەیە کە کاریگەری لەسەر گەدە و ڕیخۆڵەکان دەبێت و بە نیشانەکانی وەک ئازاری زیک و ئاوسانی زیک و قەبزی و زیکچوون دەناسرێتەوە. جگە لە تێکچوونی کوێندامی هەرس، بەرگەنەگرتنی لاکتۆز و گلوکۆتینش دەبێتە هۆی ئاوسانی گەدە و غازات و ناڕەحەتی گەدا. کاتێک جەستە توانای هەرسکردنی هەندێک خۆراکی بەباشی نەبێت، دەبێت هۆی هەڵاوسانی ئاو. قەبزی دەبێتە هۆی ئاوسانی زیک، چونکە دەبێتە هۆی کۆبوونەوەی غاز و پیسایی لە قۆڵۆندا. کاتێک پیسایی بۆ ماوەیەکی زۆر لە ناو قۆڵۆندا دەمێنێتەوە، ئەو بەکتریانێک کە بە شێوەیەکی سروشتی لە قۆڵۆندا دەژین دەتوانن دەست بکەن بە تێکدانی پیسایی و بەرهەمهێنانی غاز. باوتەی یەکێک لە پزیشکەکانی سەنتەری جۆنز هۆپکینز لە ئەمریکا دەڵێت ئەم غازە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ زیکچوون، هەروەها گۆڕانکاری لە هۆرمۆنەکاندا دەبێتە ئاوسانی زیک بە تایبەت لە ئافرەتاندا لە کاتی سوڕی مانگانەدا. هەروە دەڵێت لە هەندێک حاڵەتدا ئاوسانی زیک ڕەنگە بەهۆی حاڵەتێکی بنەڕەتی جددیترەوە بێت وەک شێرپەنجە. بۆیە گرنگە سەردانی پزیشکی چاودێری تەندروست بکەیت ئەگەر تووشی ئاوسانی بەردەوام یان نیشانەکانی تری بوویت. لە هەواڵەکانی تایبەت بە تەکنەلۆژیا، ئیدارەی فڕۆکەوانی فیدراڵی ئەمریکی لە راپۆرتێکدا هۆشداری دەدات کە پاشماوەی مانگە دەستکردەکانی ستارلینک کە ئیلۆن ماسک خاوەنداریەتی دەکات تا ساڵی 2035 مەترسی لەسەر ژیانی خەڵک لەسەر زەوی دروست دەکات. لە راپۆرتێکی شیکاری 35 لاپەڕەییدا ئیدارەی فڕۆکەوانی فیدراڵی ئەمریکی ئاماژەی بەوە کردووە 28,000 پارچەی مانگە دەستکردەکانی ستارلینک لە خوڵگەکانی خۆیان دەرچوون و پێشبینی دەکەن لە ماوەی 12 ساڵی داهاتوودا نەسووتێن و لە کاتی گەڕانەوەیاندا مەترسی بۆ سەرزەوی دروست بکەن. بە گوێرەی پلانی ئیلۆن ماسک لە چەند ساڵی داهاتوودا نزیکەی 42,000 مانگی دەستکردی ستارلینک لە خولگەیەکدا کۆبکاتەوە کە ئەم ژمارەیەش زیاترە لە مانگی دەستکردی هەموو کۆمپانیاکانی دیکەدا. لە راپۆرت ئەمریکیەکەدا ئاماژەی بەوەش کردووە مانگە دەستکردەکانی ستارلینک کە سەر بە کۆمپانیای سپیس ئێکسە 185 مەترسیەکانی پێشبینی کراوەکان پێکدیهێنن لەسەر زەوی و فڕۆکەوانی بەهۆی کەوتنە خوارەوەی پاشماوەی مانگە دەستکردەکاندا. لەلایەن خۆیەوە کۆمپانیای سپیس ئێکس وەڵامی راپۆرتەکەی ئیدارەی فڕۆکەوانی فیدراڵی ئەمریکی داوەتەوە
کە ئاراستەی کۆنگرێسی ئەمریکاشی کردووە و ڕوونی کردوتەوە مانگە دەستکردەکانی ستارلینک مەترسی دروست دەکەن بەهۆی کەوتنە خوارەوەی پاشماوەی نەسوتاویان بۆ سەرزەوی دوای تەواوبوونی کارەکانیان. هەروە سپیس ئێکس داوای ئیدارەی فڕۆکەوانی فیدرالی ئەمریکی کردووە ڕاستکردنەوەی بۆ ناوەڕۆکی راپۆرتەکەیان بکەن و جەختی لەسەرەوەش کردوتەوە هەڵسەنگاندنیان لەسەر بنەمای زانیاری نادروست ئەنجام داوە. بە پێی هەواڵێکی ماڵپەڕی CNN ئەمریکی، دەیڤید گۆڵدشتاین کە یەکێکە لە ئەندازیارانی کۆمپانیای سپیس ئێکس نامەیەکی بۆ کۆنگرێس ناردۆ و باسی لەوە کردووە راپۆرتەکەی ئیدارەی فڕۆکەوانی فیدرالی ئەمریکی پڕە لە کەم و کوڕی و شیکاری ناندروست و ڕای گەیاندووە مانگە دەستکردەکانی سپیس ئێکس بە شێوەیەک دیزاین و دروستکراون دوای تەواوبوونی کارەکانیان و چوونە ناوبەرگە هەواوە بە تەواوەتی نامێنن. هاوکات کۆمپانیای سپیس ئێکس ڕای گەیاندووە لە مانگی شوباتی 2020ەوە تا ئێستا 325 مانگی دەستکردی ستارلینک لە خولگەی کارکردنیان لابراون و هیچ پاشماوێکیشیان نەماوە. دوای ئەوەی کۆمپانیاکە لە مانگی ئایاری 2019 مانگە دەستکردەکانی ستارلینکی لە خولگەکان خستۆتە خوارەوە و زیاتر لە 5,000 پارچەی پاشماوەکانی ناردەبۆشایی ئاسمان. مانگە دەستکردەکانی ستارلینک لە ڕێگەی کۆمپانیای سپیس ئێکسەوە لە خولگەی نزمی ئاسماندا دەخولێنەوە و داتای بێسنووری ئینتەرنێت بە خێرایی و فراوانی زۆر بۆ بەکارهێنارانی دابین دەکات. لە هەواڵێکی سەیر و سەمەرەدا دوێنێ یەکشەممە 22 تشرینی یەکەمی ساڵی 2023 لە گوندی گەرەوانی قەزای ڕواندز لە کاتی هەڵکەندنی زەوی بە مەبەستی دروستکردنی بینایی بنکەی تەندروستی گوندەکە لە قوڵای 3 مەتر لە ناخی زەویدا گۆڕێکی نامەوە لە ناو گوزەیەکی گلیندا دۆزرایەوە یاخود لە ناو گۆزەیەکی گلیندا دۆزرایەوە. بە گوێرەی لێکۆڵینەوەکان و شێوازی ناشتنەکەی مێژوەکەی زۆر کۆنە دەگەڕێتەوە بۆ 3300 ساڵ پێشزین. بە گوتەی شارەزانی شوێنەوارناسی ئەم شێوە ناشتنە لە باوەڕی ئەو ساداوا بووە مرۆڤ لەوێدا زیندوو دەبێتەوە. شێوازەکەش زیاتر تایبەت بە منداڵان و کۆرپەکان بووە بۆیە تاپوتەکەیان لە شێوەی ڕەحمی دایک بە شێوەی هێلکەی دروست کردووە وەک چۆن کۆرپە لە ناوسکی دایکیدا هەست بە ئارامی دەکات و ژیانێکی تایبەتی هەیە لە ناو ئەو گۆزەیەشدا کە زیندوو بووەوە شوێنێکی ئارامی هەبێت و بتوانێت درێژدە بەژیان بدات. هاوڵاتیانی گوندی گەرەوان قسەیەکی کۆنی باب و باپیرانی خۆیان بیر زاری کرمانجی دەهێنەوە کە گوتویانە دنیا هێندە کۆنە ناتوانێت پشڕاستی بکەیتەوە لەسەر بەرزترین لوتکێتیا دەرگای ماڵێک نەجولا بێت. بۆیە دانیشتوانی گوندی گەرەوان دڵخۆشن کە ژیان چەندین سەدەیە لە گوندەکەی ئەوان بەردەوامی هەبووە. هەر لە هەواڵێکی تردا مانشێتەکەی دەڵێت نامەکانیان پشتگوێ خست نەیانزانی سوورپرایزێکی گەورەی تێدایە. با بزانین ئەم بابەتە چییە؟ باس لە ژنومێردێکی بەریتانی دەکات کە ئیمەیلێکی زۆریان پێشگوێ خست بووە و سەیریان نەکرد کە لە بەشی تیرروپشکی نیشتیمانیەوە پێیان گەیشت بوو بەر لەوەی بزانن کاگەداریان دەکاتەوە لە بوون بە براوی خەڵاتێکی گەورە. لە ڕۆژنامەی دەیلی مێلی بریتانی داهاتوە جەیمس و سالی هاوسەری تووشی شۆک بوون دوای ئەوەی بۆیان دەرکەوت بوونەتە خاوەنی مانگانە 10,000 پاوەندی بریتانی کە دەکاتە 12,000 دۆلاری ئەمریکی بۆ ماوەی 1 ساڵدا. ئەمە لە کاتێکدایە لە ماوەی 4 هەفتە بە تاوی ئەوی مێلانیان پشتگوێ خست بوو کە لەلایەن ڕێکخراوی تیرروپشکی نیشتیمانیوە پێیان دەگەیشت. هۆکاری پشتگوێ خستنی مێلەکانیان لەلایەنم دو هاوسەرەوە بریتی بووە لەوەی کە سەرقاڵی زۆر لە لایەک و گومانبردن بەوەی کە ڕەنگەی مێلەکان ساختە بن لە لایەکترەوە. جگە لە بەشداریکردنی جەیمس لە کۆنفرانسێک و چوونیان بۆ گەشتێک لە بەرلین بە مەبەستی ڕۆژی لە دایکبوونی کچەکەیان. پێش ئەوەی بیر لە خەرجکردنی پارەکە بکەنەوە ئەم ژنومێردە ڕاوێژیان بە دایک و باوکیان کردووە. لە ئێستادا بەنیازن دەرگایەکی گەورە بۆ بەشی پێشەوەی ماڵەکەیان بکڕن و گەشت بکەن بۆ ڤانکۆڤەر بە مەبەستی کاری و بەرهێنانی خانوبەرە. لە دوا هەواڵدا باس لە خانماکتەری بەناوبانگی هۆلیوود میل ستریپ دەکەین کە دوای 45 ساڵاو سەرگیری لەگەڵ دۆنگامەر ئەمڕۆ یاخود دوێنێ لە دوای ئەو تەمەنەی ژیانکردن بە یەکەوە جیابوونەوەیان ڕاگەیاندووە. ڕۆژنامەی میرەری بریتانی لە درێژەی هەواڵەکانی دامەژەی بەوە داوە
لەبەر ئەوەی ژیانی هاوسەرگیریان زۆر بە تایبەتی هێشت بووەوە تا ئێستا نازانرێت هۆکاری جیابوونەوەی ئەو دو هاوسەرە چییە، بە تایبەتی لە دوای ئەو تەمەنەوزەرەی کە بە یەکەوە بوون. مێر ستریپ خانمە ئەکتەری ئەمریکی لە ساڵی 1975ەوە دەستی بەکاری هونەری کردووە و خاوەنی زیاتر لە 77 فیلمە، خاوەنی 3 خەڵاتی ئۆسکارە لە ژیانی هونەریدا. خانمە هونەرمەندەکە لە ئێستادا لە تەمەنی 74 ساڵی تەمەنیدایە. خۆزگەبوون بەڕاستی ئەم خەیاڵانی بوو تۆم هەیە ڕۆژێک بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویستمان بەڕگە بابەتەکانی ئەمجاری زار و زانیاریمان پێشکەشکردن بەو هیوای لافتەی داهاتوودا لەگەڵتان بینەوە تا بەیگەشتەوەمان خواتان لەگەڵ.